تەنها لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا لە ناوچەکانی سۆران و مێرگەسوور و زاخۆ دەست بەسەر 500 کیلۆ هێرۆین گیراوە و لە پارێزگای سلێمانیش 160 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانی بە مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. کافتریاکان و نێرگەلەخانەکان کە بە شەو ڕۆژکراون و زۆربەیان 24 کاتژمێرین بوون بە هۆکاری بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان و دەبێت دابخرێن. چاکسازیەکان شوێنی چارەسەرکردنی توشبوانی مادە هۆشبەرەکان نین و تێیاندا باند دروست دەبێت. ئەمانە وتەی عەمی جەلال ئەمین بەگی بەڕێوەبەری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانی ئاسایشی سلێمانیە کە لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان خستنیە ڕوو. ئەم ساڵ ئەو کەسانی کە دەستگیرکراون بە فەرمانی دادوەر لە نزیکەی 160 کەسە کە ئەمە خۆشبەخت نییە کە لە 6 مانگی یەکەمی ساڵێکە 160 کەس دەستگیر بکرێت بە بازرگان و بە بەکارهێنەر. بەداخەوە ئەم ساڵ خانمانیشی تێکەوتووە لە خوار تەمەنی 18 ساڵیشی تێکەوتووە. ئەم ساڵا زیاتر لە 500 کیلۆ مادەی هۆشبەر لە جۆری هێروین لە منتیقەی مێرگەسوور و زاخۆ و سۆران دەستی بەسەرا گیراوە. ئێستا هەندێک هۆکار هاتوونە پێشلەوانە کافتریاکان بەکارهێنانی نێرگەلا شەوانە خەڵک تاکو بەیانی من خۆم بەرزی چوومەتە هەندێک کافتریا کە خانمانمانەیە خەریکی نێرگەلە خواردن و مەشروب خواردنەوەیە سەعاتیەکی شەوکە هیچ وەختێک عادەت و تەقالیدی ئەمەوانە بووە. بۆیە من لێرەوە داوا لە حکومەت دەکەم بیرێ لە کافتریا و نێرگەلەخانەکان بکاتەوە لەبەرەوەی ئێستا ئەمە بۆ چەند جارێکە ئەچینە و کەسانە دەستگیرکەین کە بازرگانی مادە هۆشبەرەکانن تەقەمان لێکەن دەست دەکەنەوە بەو شێوە بڕوە ئەبنە مافیا لە دوایە چارەسەر ناکرێت. ساڵی ڕابردووی لای ئێمە 240 کەس دەستگیر کرابوو. ئەم ساڵ تا ئێستا 160 کەس دیارە زیاترە. کۆتاییشکردنی ئێمە ئیشکردن هاوکار ڕەفیق سەرپەرشتیاری هەڵمەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەڵێت لە ماوەی 6 مانگی هەڵمەتەکەیاندا گەشتونەتەوە ئەنجامەی کە مەترسیەکانی ئەم مادەیە هاوشێوەی مەترسیەکانی تیرۆر و جەنگە. هەروەها داواش لە پەرلەمانی هەرێمی کوردستان دەکات کە کار بە پرۆژە یاسایی ژمارە 5 ئەنجومەنی نوێنەرانی عێراقی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان بکەن. کۆتاییشکردنی ئێمە ئیشکردن بۆ لەسەر پرۆژە یاسایی ژمارە 5 ساڵی 2007 کە لە پەرلەمانی عێراقیشی لەسەر کراوە. ئێمە خوازیارین ئەمڕۆ بۆی هاتوینەتە نووسینگەی پەرلەمانی کوردستانیش بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستان ئیشی لەسەر بکرێت و نافسکرێت و جێبەجێ بکرێت. بەداخەوە لە پارێزگاکانی عێراقدا سلەیمانی و لە دوای سلەیمانی هەولێر لە ڕیزبەندی 4 و 5دان بۆ بەکارهێنانی ئەم مادەیە. وتەکانی بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانی ئاسایشی سلێمانی کە وتی خەڵک هەیە لەسەر سەرپێچی هاتوچۆ دەستگیر کراوە بەڵام لە ناو چاکسازیدا دووچاری ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان کراوە. لە دوای ئەوە دێت کە وەستا حەسەنی بەڕێوەبەری گشتی ئاسایشی پارێزگای سلێمانیش لە ماوەی ڕابردوودا دانی بۆ دانا ئەوانەی بە تاوانی جۆراوجۆر گیراون بەهۆی نەبوونی توێژەری کۆمەڵایەتی لە زینداندا فێری مادەی هۆشبەر و چەندین تاوانی دیکە بوون. وای مال لێرەوە جارچکە دووبارەکەینەوە حەقا حکومەت شوێنێ بۆ ئەو کەسانە دروست بکات کە چارەسەری تیا بکرێت لەبەرەوەی لە قانونەکە تۆڵێ ئەو کەسانە ڕاستە تاوانیان کردووە نەخۆشە نەبێت چارەسەر بکرێن بۆ معلوماتت بۆ بەکارهێنەر من پێتان ئەڵێم زیندان واتە چاکسازیەکان چارەسەر نییە لەبەرەوە هەست کەسێک دەستگیر دەکرێت بە فەرمانی دادوەر ئەنێرێ بۆ چاکسازیەکان زۆر جارە باند لە چاکسازیەکان دروست بووە لەبەرەوەی وشاری و چاکردنەوەی ئەو خەڵکانە لە قەسەخانە باشترە لەوەی لە زیندان بیبەنە سەرێ ببن بە باند کە هات نەدەرێت. هاوکات بەڕێوەبەراتی گشتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان ئاشکرای کرد لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 651 تۆمەتبار لە سەر مادە هۆشبەرەکان دەستگیر کراون کە 235 تۆمەتباریان سزا دراون کە بە درێژایی ساڵی ڕابردوو 941 کەس بە تۆمەتی بەکارهێنان و مامەڵەکردن بە مادە هۆشبەرەکانەوە دەستگیر کرابوون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.